لەگەڵ نزیکبوونەوەی مانگی ئەیلول کەوادەی بەڕێوەچوونی پرۆسی ڕیفراندۆمە لە هەرێمی کوردستان چەند گۆڕانکاریەکی نامول لەسەر ئاستی نێودەوڵەتی بەرامبەر ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست هاتووەتە ئاراوە. یەکێک لە گرنگترین ئەو گۆڕانکاریانەش وەک ڕۆژنامەی واشنگتن پۆستی ئەمریکی ئاماژەی پێکردووە بڕیاری ئەمریکایە بۆ ڕاگررتنی هاوکاریە سەربازیەکان بۆ گروپەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا. هەرچەندە ئەو بڕیارە گشتگیر کراوە بۆ ئۆپۆزیسیۆنی سووریا، بەڵام نازانرێت ئەو هەنگاوی ئەمریکا کورد لە ڕۆژ ئاوای کوردستان دەگرێتەوە یاخود نا. بەتایبەتیش یەپەگە و یەپەژە و هێزەکانی سووریای دیموکرات کە تا ئێستا نوێنەریان لە دانوستانەکانی ئۆپۆزیسیۆنیان نەبووە، هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکا بوون لە شەڕی دژ بە تیرۆریستانی داعش. چەند جارێکیش ئەمریکیەکان تەکیدیان لەوە کردبووەوە کە ئەوان هەڵە نەبوون لە پشتبەستن بە هەسەدە و یەپەگە و یەپەژە بۆ شەڕی دژ بە تیرۆریستان لە سووریا. یەکێک لەو گۆڕانکاریە گرنگانەی دیکەش ئاشکراکردنی بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ڕۆژ ئاوای کوردستان لەلایەن میدیاکانی تورکیاوە کە نیگەرانی ئەمریکیەکانی لێکەوتەوە و تورکیایان تۆمەتبار کرد بە دروستکردنی مەترسی بۆ سەرژیانی سەربازانی وڵاتەکەیان لە ڕۆژ ئاوای کوردستان. لە سەروبەندی ئەو گۆڕانکاریە نێودەوڵەتی و هەرێمانەیش سەنتەری نێودەوڵەتی بۆ توێژینەوە ئەمنی و جیۆسیاسیەکان لە راپۆرتێکیدا ئاماژەی بۆ کردووە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست لە چاوەڕوانی ئەیلولێکی ڕەشدایە. ڕایشی دەگەێنێت لەو مانگەدا دوو ڕووداوی گرنگ لە ناوچەکە ڕوودەدەن کە یەکێکیان ئەنجامدانی پرۆسی ریفراندۆمە لە هەرێمی کوردستان و یەکێکی دیکە لەو ڕووداوانە لەشکرکێشی سوپای تورکیا دەبێت بۆ ناو خاکی سووریا کاوەش وەک ئاماژەیەکە بۆ کانتۆنەکانی ڕۆژ ئاوای کوردستان. راپۆرتەکە دەڵێت هەرچەندە باز لە تێگەشتنی نێوان واشنگتن و موسکۆ دەکرێت سەبارەت بە سووریا، بەڵام لێکدانەوەکان ئاماژە بە ڕوودانی پێچەوانەکەی دەکەن، هەروەک چۆن لە ڕێکەوتنەکەی 15 تەموزی 2016 نێوان ئەمریکا و رووسیا ڕوویدا کاتێک نزیک بوون لەوەی بگەنە ڕێکەوتنێکی هاوبەش لە دانوستانەکانی تایبەت بە سووریا، بەڵام لە دوا ساتەکانیدا ئەمریکا پاشەکشی لەو ڕێکەوتنە کرد. وەک ئەو راپۆرتە باسی لێوە دەکات دوور نییە ئەم جارەیشان ئەمریکا هەمان هەنگاو بنێتەوە و ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست بە کەنداویشەوە بۆ ململانی نێوخۆیەکان جێبێڵێت، بەوەش ناوچەکە دەکەوێتە شەڕ و ئاڵۆزێکی زیاترەوە و ئەو سایش ئەو گۆڕانکاریە گەورەی ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست دێتە پێشەوە کە ناوچەکە لێکترازان و هەڵۆشانەوەی زیاتر بەخۆوە دەبینێت و سنوورەکانی ناوچەکە گۆڕانکاری گەورەیان بەسەردادێت.